لە ئێستادا شاری سربرێنیتسا لە بۆسنە و هەرسک گۆڕاوە بۆ شاری تارمایی. گەنجەکانیان کۆز دەکەن و تەنها چەند کەسێکی کەم لە بەتەمەنەکان ماون و ئەوانی تریش هاوشێوەی گەڵای دار لە پاییزدا هەڵدەوەرن. بە هەزاران هاوڵاتی موسڵمان لە جەنگی بۆسنا لە مانگی 7 ساڵی 95 بوونە قوربانی، تاوەکو ئێستاش کاریگەری ئەو کوشتارگەیە لە سەری ماوە کە 26 ساڵ پێش ئێستا بەسەر شەقامەکان و خانووەکان و دانیشتوانەکەیدا هاتن. یەکێک لەو کەسانە ڕووداوەکانی باچای خۆی بینیوە ئاماژە بەوە دەکات کە تەمەنی 11 ساڵ بووە. 15 ساڵ پێش ئێستا گەڕاوەتەوە شارەکە، لەوە دڵنیا بووە کە هەمان ڕۆحێتی ڕابردووی بۆ دەگەڕێتەوە. هەروەها وتیشی سەرەتا هەموو چایخانە، چێشخانە و ئوتێلەکان با شێوەی باش کاریان دەکرد، بەڵام ماوەی 5 ساڵە دۆخی شارەکە بەرەو خراپی دەچێت و شارەکە بە لەسەرخۆیی دەمرێت. با بڕوای دانیشتوانی شارەکەیان بۆتە شوێنی کەسانی پیر و بەتەمەن، کەمترین گەنجی تێدا دەبینرێت. گەنجان هیچ پاشە ڕۆژێکیان لە شارەکەدا نییە. هاوڵاتیەک بە ناوی سینا دیوزێج دانیشتووی شارەکە لە ساڵی 2009 گەڕاوەتەوە و هاوسەرگیری ئەنجام داوە. لە یەکێک لە نووسینگەکان کار دەکات، بەڵام بارودۆخی ئابووری شارەکە بە زۆر خراپ ناو دەبات. با بڕوای بەشێک لە دانیشتوان بارودۆخی شارەکە بۆ ژیان لەبار نییە، لەبەرەوەی بەشێکی زۆری پێداویستەکانی ژیانی تێدا بەردەست نییە. سیناد ئاماژە بۆ دەکات لەبەرەوەی ئەم شارە شوێنی باو باپیرانیانە ئامادەن ناڕەحەتەکان قوبوڵ بکەن، بە هیچ شێوەیەک شارەکە جێناهێڵن و بەرگەی ناڕەحەتەکانی دەگرن. لە 11/1995 هاوڵاتیان و دانیشتوانی سێربێرینتسا بۆ پارێزگاری لە گیانیان خۆیان ڕادستی هێزەکانی هۆڵەندا کرد لە چوارچێوەی هێزە ئاشتی پارێزەکانی نەتەوە یەکگرتوەکان. دوایەوەی هێزەکانی سربیا شارەکەیان داگیر کرد، سەربازە هۆڵەندیەکان هاوڵاتیە موسڵمانەکانی شارەکەیان ڕادستی هێزەکانی سربیا کرد و لە کامدا 8372 پیا و گەنجی موسڵمانی شارەکەیان کوشت و تەنها بەشێک لە ژن و منداڵەکان ڕزگاریان بوو. کارەساتی کۆمەڵکوژی سرێبرێنینتسا کە لە دوای جەنگی جیهانی دووەم گەورەترین کارەساتی مرۆیی بوو لە کیشوەری ئەوروپا، لە تەمووزی 1995دا لە ڕۆژهەڵاتی بۆسنا ڕوویدا. لە دوای شەڕ هەڵمەتی گەڕان بە دوای بێسەر و شوێنەکاندا دەستی پێکرد. ساڵانە ئەو قوربانیانەی لە گۆڕەبە کۆمەڵەکاندا تەرمەکانیان دەدۆزرێنەوە، بەو تەرمانەوە کە بڕیارە لەم ساڵدا ژمارەیەکی دیکەیان دوای ئاشکرابوونی ناسنامەکانیان بنێژرێن، ژمارەی ڕووفاتی نێو گۆڕستانەکە بۆ 6671 کەس بەرز دەبێتەوە.